کاتەدا کە ئومێدێک بۆ چاکسازی بەدی ناکرێت و ڕۆژ بە ڕۆژ ژیانی هاونیشتیمانیان خراپتر دەبێت. لە دەستدانی قادری حاجی عەلی خەسارەتێکی گەورە بوو، بە تایبەتی بۆ بەرەی دەنگە ناڕازیەکان، لەبەر ئەوەی سیمبولی گەشانەوەی ئومێدی چاکسازی و کۆکەرەوەی هێز و ئیرادەی بەرەنگاری بوونەوەی گەندەڵکاران بوو. کە قادری حاجی عەلی ئەو کەسە بوو کە بەدوای بەرپرسیارەتیان نەئەگەڕا، چونکە خۆی بە بەرپرسیارە زانی، بەردەوام بیری ئەکردەوە، ئەی خوێندەوە، خەڵکی ئەبینی بۆی بتوانێت بە زانیاری ڕاست بڕیاری ڕاست دروستکە. کاکادر هەمووچی کۆمەڵایەتی خێزان و خانەوادە پێی بوو، هەمووچی هاوڕێیانی خەباتی سیاسی شاخ و هاوکارانی دوێنێ و نەیارانی ئەمڕۆی بوو، هەم خۆشەویستی کاسبکارانی شار بوو کە ڕۆژانی هەینی لە چایخانەی شەعبەوە تا دەگاتە دوکاندارەکان بەسەری دەکردنەوە، هەم دۆستی نووسەران و ڕۆژنامەنووسان و هونەرمەندانی سەربەخۆش بوو. هەر دۆست و نەیارێکیش لەگەڵ خوا لێخۆش بوو قادری حاجی عەلی ماوەڵەی سیاسی کردبێت شاهیدی ڕۆڵی جوامێرانەی ئەون لە هەوڵدان بۆ کوژانەوەی ئاگری ناکۆکی و بەدیهێنانی ئاشتی و تەبایی سیاسی. الرحمن الرحيم ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة وإنا إليه راجعون. أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. بسم الله الرحمن الرحيم. يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي فادخلي في عبادي
وادخلي جنتي. صدق الله العظيم. هەموو تەمەن هێشتا کەمە تا جوامێریتم بیرچێتەوە. ئەی تاقانە پیاوی مێژوویم سەردەما، نەک هەموو ساڵێ هەموو ئێوارانێ میوانی سەرسفرەی ماڵمانی، پایزانی شڕەشەڕێحانەی بە پێوە وەستاوی دوای شەستە بارانی. یادت بەخێر ئەی چەپکە نێرگسی ئەم سەردەمە بێبەهارە، یادت بەخێر ئەی میوانە هەمیشە یەکەی سەرەوەی دڵ پیاوی بەوی قار و جوان. مەرگی تۆ حەیف بوو، شکانی دەست و شکانی ئەژنۆ و شکانی دڵ بوو، یادت بەخێر. ئێستاش بەڕێز کاک دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی وتەیەکتان پێشکەشەکە با فەرمووی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێزان خێزان و خزم و خوێش و کەس و کار و هاوڕێ و هاوسەنگەران و هاوخەبات و ئەو خۆشەویستانەی لە هەر ساتێکا بێ لە هەر شوێنێکا بێ کاقاری حاجی عەلیتان بینیوە یا ناسیوە، بەناوی خەڵک و پارێزگای سلێمانیەوە بەخێرهاتنی هەمووتانەکەین. ئەمڕۆ تەنیا مەرگی کاقادری حاجی عەلی کۆی نەکردوینەتەوە، بەڵکو زیندوێتی قادری حاجی عەلی کۆی کردوینەتەوە. ئەو زیندوێتیەی کە ئەو هەموو تەمەنی خۆی پێبەخشی. قادری حاجی عەلی کەسێک بوو لە جنسی داربەڕوو، لە جنسی زاگرۆست، لە جنسی قەندیل، لە خاکی گۆیژە و هەڕووتە و وێڵێر دروستکرا بوو. بۆیە هەموو ژیان و تەمەنی خۆی بەخشی بە سلێمانی و کوردستان بۆی تەنیا بۆنی سلێمانی وەربگرێ. لە هەر شوێنێک ئەم زاتت بدیایە، لە هەر پنتێکی ئەم دنیاە، چەند لە سلێمانیەوە دوور بوویتایە، لە کوردستانەوە دوور بوویتایە، بە دڵنیاییەوە بۆنی بەرامەی بغوردی سلێمانی بەسەردا ئاهات. زیندوێتی، جوڵەی، ئازادی، گوێری، دادپەروەری، جیاوازی سلێمانی بەسەرتا ئاهات، بە دڵتا ئاهات، بە ڕۆحتا ئاهات. بۆ بووینەتەوە بۆ ئەوەی بڵێین بەڵێ لە دەستدانی ئەم خۆشەویست و منەوەر و سەرکردانە لە ڕەوانشار نەوشیروان موستەفاوە، بۆ جەنابی مام جەلال، بۆ بەڕێز کاک قادری حاجی عەلی بەڕاستی بۆشاییان دروست کرد. ئەگەر پێمان وابوو بێ تاکە کەس ناتوانێت ڕۆڵی لە خەباتی نیشتیمانی و پان و بەرینی وڵاتێکە هەبێ، بەڵێ ئەزموین بۆی سەلمان دین، نەگە و کتێبانەی ئەمان نووسین کاریگەری گەورەیانە بێ. شوێنی ئەم بەڕێزانە نەک بەهێزێک و بەلایەنێک و بە کەسێک، بەڵکو ئەبینی بە کۆمەلگاکەش بە ئاسانی پڕ نەکراوەتەوە. ئەو بۆشایی ئیستا لە نێوان لایەنەکانە هەیە، ئەو بێخەمی وێباکەی کە هەیە، ئەو بارودۆخەی کە هاتۆتە کایەوە، ئەو نائومێدی کە ئیستا دروست بووە، ئەو بەجێهێشتنی وڵاتە کە دایکی گەورەی نیشتیمان، دایکی گەورەی هەمومان نیشتیمانمانە. ئێمە ئەکرێ دایکی خۆمان بەجێ بێڵین، ئەکرێ ماڵەکانمان، کارەکانمان، شوێنی بزنسەکانمان بەجێ بێڵین، بەڵام ناکرێت نیشتیمان بەجێ بێڵین و لە هەرکوێ بین ئەبێ خەمێکمان لە نیشتیمان بێ. بەڵام ئەمڕۆ تەنیا ئەوە بێکاری نییە، تەنیا ئەوە نەبوونی نییە کە ئەم وڵاتەوا لێ ئەکا، بەڵکو شتێکی زۆر مەترسیدارە کە لەوانە گەورەترە، لە ژیانی خودی ئینسانیش گەورەترە، کە ئومێدە خەریکە ئومێد لە وڵاتەیە وردە وردە وەکو تەمی سەرگۆیژە ئاوا ئەبێ، وردە وردە وەکو پەشمەک ئەتوێتەوە وە کارەساتی گەورەی مرۆڤایەتی بە دوای خۆیان هێنێ. بۆیە من لێرەوە ئەم ژوانی کۆبوونەوەی یاد و یادەوەری سەرکردەی جوامێر و ئومێدی سەردەمی ناومێدی و بوێریە ئەەکەم بە دەرفەتی ئەوەی کە ئەزمون بکەین لەوەی کە کردومانە، کە هەوڵ بین بە هەڵەکانی ڕابردووانە ڕووینەوە و بتوانین لایەنی کەم ئەو ئەمانەتەی هەموو شەیدانی کوردستان و منەوەرانی ئەم وڵاتە، تێکۆشەرانی ئەم وڵاتە خستویانەتە ئەستۆ و گردنمانەوە جێبەجێ بکەین و ئەم ئەمانەتە
نین بە ئاوە نین بە جەنگەڵەکانە و بە تەنایی بەجێی نەهێڵین. کە قادری حاجی عەلی یەکێکە لەو زاتانەی ئەگەر هەمومان وەکو ئێمەمانان قەرزاری سلێمانی بین، قەرزاری کوردستان بین، قەرزاری ئازادی بین، قەرزاری مرۆڤایەتی بین، ئەوە بەڕاستی چ مرۆڤایەتی چ ئازادی چ کوردستان چ سلێمانی قەرزاری قادری حاجی عەلیە. چونکە ئەو بوو توانی بێ بە قەڵایەک لە پشتی ئازادی ڕادەربڕینەوە، لە خەم و ئەجەندا نیشتیمانیەکانەوە، لە خواستی گۆڕانکاریەوە، لە بەجێهێشتنی پلە و پایە و پۆستەوە بۆ بەرژەوەندی گشتی، لە خۆنەویستیەوە، لە خۆبەخشیەوە. ئەو بوو بە قەڵغانێک لە بەردەم ئازادی ڕادەربڕین و یەکێک بوو لەوانەی کە لەو دەستەی کە توانیان ئەو مۆرکەبە سلێمانی و کوردستان ببەخشن کە ئیستا ئەبینین ئێمە بەردەوام شانازی پێوە ئەکەین. ومێ دەکەم ئەم ڕۆژەی بۆی کۆبوونەتەوە، ئەم ڕۆژەی تیای کۆبوونەتەوە، ئەم زاتەی کە هەمومان ئیستا لەسەر ئارامگەکەی و بەتەنیشتیەوە ئارامگەی دەیان شەیدانی تری کوردستان و دەیان شەیدانی سەنگەر و ئەوانەی لە زیندانەکانە لە سێدارە دران، ئەوەی لە نەهامەتی و نەبوونیە، لە کۆڕەوەکانە، لە جینۆسایدا، لە هەر هۆکارێک بێ لە خزمەتکردنی وڵات و بنیادنان و ئاوادانکردنەوەیە گیانیان بەم نیشتیمانە بەخشی بتوانین بەیەکەوە ژیانێکی باشتر، لێتێگەشتێکی باشتر دروست بکەین. ڕوومان لە یەک بێ، پشتمان لە یەکتری نەبێت. کاقایری حاجی عەلی یەکێک بوو لەو کەسانەی بیرکردنەوەیەکی استراتیژی هەبوو، دووربینانە سەیری دنیای ئەکرد. لەسەر ئەو پەندە کوردیەی کاڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە بڕیە بڕوای وا بوو، هەتاکو ئابوووریەکی پتە و شەفاف و بەهێز لە وڵاتەیە دروست نەبێ، نا ئاسایش و ئارامی دروستە بێ، نا ئاسایشی کۆمەڵایەتی دروستە بێ، نا ئارامی دەرونی دروستە بێ، چونکە بە کاسەیەکی بەتاڵەوە تەنیا شەڕ و ئاشوو بەچێتە لە دەرەوە شەقام و کۆڵانەکانەوە چێتە سەر سفرەی ماڵەکان و ئاسایشی خێزانەکانیشمان تێگەیە، وەکوی ئیستا لە زۆر شوێنی دنیا وڵاتەکەی ئێمە شابینرێت. ومێ دەکەم چۆن کاقایری حاجی عەلی ئومێدی سەردەمی نائومێدی بوو، ئومێد لە قۆناغی یەکەمان بۆ ئومێد بگەڕێنینەوە. ئێستا خودی ئومێد لە وڵاتی ئێمەیە نائومێدە، ئایندە نادیارە. بەشێکی زۆری هۆکارەکان دووبەرەکی و ناکۆچی خۆمانی خراپ ئیدارەدانی دەوڵەتە. ئەو خواستانەیە کە قایری حاجی عەلی و هاوڕەکانی هەیان بوو بەوەی ئەبێ دەسەڵاتداری دروست نەکەین، دەوڵەتداری دروستکەین، ئەبێ کۆمەلگای ئەمنی دروست نەکەین، ئەبێ کۆمەلگای مەدەنی دروستکەین، ئەبێ بە دوای کردنی دەنگەکانەوە نەبین، ئەبێ بە دوای ئازادیەکانەوە بین، ئەبێ ئازادیەکان ڕێکخەین و بیان پارێزین، نەک تیرۆریان بکەین. ومێ دەکەم نەچۆ بچێ ئەو ڕۆژتووە و ئێوە لە ژیانان. ومێ دەکەم هەمووتان ئەم پەیامە وەرگرن لە ئێمە و لە ڕەوحی زیندوی شەیدەکانمانی وەرگرن بە کاقایری حاجی عەلی و هاوسەنگەرەکانیشیەوە کە بتوانین جارێکی تر ومێد بۆ ئەم وڵاتە بگەڕێنینەوە، متمانە و خۆشەویستی و ئینتیما بگەڕێنینەوە، یەکتر تەواوکردن بگەڕێنینەوە. کەسمان بەتەنیا نەهیچین نەهیچمان پێکرێ، بەڵام هەمومان بەیەکەوە توانیمان بەگشت سەختترین ڕژێمی سەردەما بچینەوە کە ڕژێمی بەعز بوو، توانیمان تەجاوزی قۆناغی داعش بکەین، توانین ببین بە نمونەیەکی باش لایەنی کەم لە عێراقا، توانیمان هەنگاوی زۆر باش هەڵبگرین. ومێ دەکەم ئەمە سەرەتای ئومێدێکی تازە بێت. کاقایری حاجی عەلی نا دڕندایەتی بەعز پێی پێبرد پێی وێرا، نە ناکۆچیەکان و دووبەرێکیەکان و سەنگەر لێگرتنەکانی شەڕی ناوخۆ، نە ناکۆچی و یەکتر قوبوڵ نەکردن و لە یەکتر دێگەیشتنەکان چ لە ناوی کەتی نیشتیمانی کوردستان بوو بێ یا لە ناو بزوتنەوەی گۆڕان بوو بێ. بەڵام ئەوەی کە زۆر ئاسان زەفەری بە کاقایری حاجی عەلی و ئەو دۆست و خۆشەویستانەی ترمان برد و زۆر بە هێواشی لی سندینەوە کۆرۆنا بوو. تکاتان لێ ئەەکەم لەم دەرفەتەیە بە هەلی ئەزانم چکە هۆکاری سەرەکی مەرجی ئەم ئازیزە خۆشەویستەمان ئەم دەردە کوشندەیە بوو کە مرۆڤایەتی گیرۆ دەبۆ بەدەستیەوە ڤاکسین بکەن. لە سلێمانی زەمینەیەکی زۆر باشمان ڕەخساندووە، بنکەی زۆرمان کردوتەوە، ناوەندی زۆرمان دروست کردووە، تیمی گەڕۆکمان دروست کردووە، قەبارەیەکمان هێناوەتە ئێرەوە کە لە کەم شوێنی دنیا هەیە، هەموو خەڵک چەند مانگێک ناوەنووسێ. ئێمە تکاتان لێەکەین، مەمنونتان نەبین، دەستان ماچەکەین، وەرن ڤاکسین وەرگرن بۆ ئەوەی ئەم مەرگە جوانە مەرگە نەبێ بەدوان، ئەم مەرگانە نەبن بەدە، ئەم مەرگانە نەبن بە هەزار. جارێکی تر هاتنتان بەخێر بێ، تەمەنی ئێوە درێژ بێ، ئەم کاروانە بەردەوام بێ، ڕۆحی گۆڕانکاری بەردەوام بێ، ڕۆحی سەرکەشی بەردەوام بێ، ڕۆحی گەڕانەوەی ئومێد بۆ ئەم خاک و وڵات و نیشتیمانە بەردەوام بێ، ڕۆحی سەرکردە و ڕابەر و خۆشەویست و برا و مامۆستا و هاوڕێشمان کە قادری حاجی عەلی شاد بێ، ئێوەی خۆشەویستیش شاد و سەربەرز و سەرکەوتوو.
کورتەیەک لە ژیان و وێزگەکانی ژیانی کاک قادری حاجی عەلی. ناوی قادری حاجی عەلی بەگە لە ڕۆژی 1 ساڵی 1955 لە گەڕەکی کانی ئەسکانی شاری سلەیمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری سلەیمانی بە سەرکەوتووی تەواو کردووە. دواتر بە نمرەیەکی بەرزەوە لە کۆلیژی زانستی بەشی جیۆلۆجی لە زانکۆی سلێمانی وەرگیراوە و لە ساڵی 1979 دا خوێندنی زانکۆشی تەواو کردووە. هەر لە سەرەتایی دروستبوونی ڕێکخراوی کۆمەڵەوە کاک قادری حاجی عەلی وەک گەنجێکی ڕۆشنبیر لە ساڵی 1972 وە تێکەڵی خەباتی سیاسی و نهێنی بووە. ئەندامێکی دڵسۆز و چالاک و دیاری ئەو ڕێکخراوە بووە. لە دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن و بەدەستهێنانی بڕوانامەی زانکۆ لە ساڵی 1980 دا خەباتی شار و شاخی پێکەوە گرێداوە و پەیوەندی کردەوە بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە لە بارەگای ناوەندی کۆمەڵە لە خڕی ناو زەنگ. وەک چۆن لە قۆناغەکانی خوێندن و خەباتی نهێنی ناو شاردا کەسێکی سەرکەوتوو لێهاتوو بووە، لە خەباتی پێشمەرگایەتی و شاخیشدا بە هەمان شێوە کەسێکی ژیر و دڵسۆز و لێهاتوو بووە. لە ساڵی 1984 دا کراوەتە بەرپرسی دەستگای ڕێخستنی کۆمەڵە، پاشان لە کۆنفرانسدا بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێردراوە. دواتر بووەتە لێپرسراوی مەڵبەندی دووی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1986 دا کراوەتە لێپرسراوی مەڵبەندی 1. هەموو ئەوانەی شارەزای ئەو مێژوون یان ئەو سەردەمەیان بیرماوە لە نێوانی ساڵەکانی 1985 بۆ 1988 کە ڕژێمی فاشی و دڕندەی بەعس بە هەموو هێز و توانایەوە لە زەوی و ئاسمانەوە هەوڵی لە ناوبردنی هێزی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنی ناوچە ئازادکراوەکانی ژێردەستی پێشمەرگەیەدا چەندین قوربانی گەورە درا، چەندین نەبەردی و داستانی گەورە تۆمار کران. ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کردی لەو ڕۆژگارە سەخت و دژوارانەدا لە مێژووی خەباتی هیچ گەلوونەتەوەیەکدا تا ئێستا نەکراوە. لەو ڕۆژگارانەدا کاک قادری حاجی عەلی وەک پێشمەرگەیەک و فەرماندە و سەرکردەیەکی لێهاتوو لە ناو جەرگەی ڕووداوەکانەوە دەوری دیار و کاریگەری لە بڕیاردان و سەرپەرشتیکردنی هەموو داستان و نەبەردەکاندا هەبوو. لە دوای ئەنفال و پاشەکشەی هێزی پێشمەرگەی کوردستان لە ساڵی 1988 کاک قادری حاجی عەلی بەرپرسیارەتی مەڵبەندی 2 هەروەها دەستگای ناوەندی ڕاگەیاندنیشی پێسپێردرا. لە ساڵی 1991 دا کرایە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1994 دا یەکێک لە دامەزرێنەرانی دەستگای زانیاری بوو، هەرخۆشی بۆ ماوەیەکی زۆر سەرپەرشتی ئەو دەستگایی کردووە. لە ساڵی 1998 دا تا ساڵی 2000 بەرپرسی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. لە پاش دەست لە کارکێشانەوەشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2009 لەگەڵ ڕەحمەتی کاک نەوشیروان و چەند هەواڵێکیدا بزوتنەوەی گۆڕانیان دامەزران. زۆر بەداخەوە ئەم پێشمەرگە ماندوونە ناسا، ئەم پیاوە پڕ لە ڕەوشت و جوانیە، ئەم سەرکردە خاوەن مێژوە پڕشانازیە، ئەم کەسایەتی دیار و خۆشەویستە پاش توشبوونی بە پەتای کۆرۆنا سەر لە بەیانی ڕۆژی 10/11 2020 واتە ساڵێک لەمەوبەر ماڵ ئاوایی لە خێزان و کەسوکار و هاوڕێ و هاوخەباتەکانی ژیانی کرد و بەجێی هێشتین. سەڵاو لە گیانی نەمر و مێژووی پڕسەروەری و ناو و کەسایەتی ئەم سەرکردە دڵسۆزە و هەموو شەهیدانی کوردستان. ئێستاش وتەی برای گەورە و بەڕێزمان کاک ملازم عومەر، هاوڕێی خۆشەویست و نزیکی زۆرێک لە تەمەنی کاک قادری حاجی عەلی پێشکەشتانە کرێ لەلایەن کاکە بەیاری کا عومەرەوە. با فەرمێ.
بەناوی خوای گەورە و میهرەبان میوانە بەڕێزەکان کەس و کاری سەربەرزی شەهیدان خێزان و بنەماڵە و هاوڕێیانی کاقادر هاو نیشتیمانیانی خۆشەویست ئەمە وتاریم لازم بمەرە کە هاوڕێی پێشمەرگایەتی و شاق و شاری کاقادری حاجی عەلیبەگ بووە من لە جاتی ئەو دەیخوێنمەوە ئەم ڕۆیادی کەڵەپیایەکی نیشتیمانەکەمان دەکەینەوە کاقادری حاجی عەلیبەگ ساڵێک لەمەوبەر کۆچی دوایی کرد کۆچی کاقادر خەسارەتێکی گەورە بوو بۆ ئێمە و هاوڕێیانی بەتایبەتی و خەڵکی کوردستان بەگشتی لە ساڵی 1970ەوە کاقادر هات بۆ پێشمەرگایەتی هەتا ماڵاوایی لە ژیان کرد نزیکترین هاوڕێم بوو تەنانەت ئەو ماوەی کە بەرپرسی ڕێکسنەکانی یەکێتی بوو لە ئەوروپا پەیوەندیمان هەر بەردەوام بوو کاقادر لە سەردەمی خەباتی نهێنیدا یەکێ بوو لە سەرکردە چالاکەکانی ڕێکسنی کۆمەڵە لە ناو شارەکاندا دواتر کە بوو بە پێشمەرگە لەگەڵ شەهید ئازاد هەورامی و ڕێکەوتی عوسمان بەگدا پێکەوە لێپرسراوی ڕێکسنەکانی کۆمەڵە بوون کاقادر سەرکردەیەکی فرەبەهرە بوو هەر بۆیە چەندین بە پرسیارەتی لە بواری جۆراوجۆر دابینیوە ئەگەر بینە سەرکاری ڕێکسن و پێشمەرگایەتی کاقادر ماوەیەک بەرپرسی مەڵبەندی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو مەڵبەندەکەی یەکێک بوو لە مەڵبەندە چالاکەکان یەکێک لە چالاکی گەورەکانی مەڵبەندەکەی شەڕی ڕزگارکردنی زنجیرە چاکانی دابان هەلاج بوو لەو شەڕەدا پێکەوە بووین کاقادر شانبەشانی پێشمەرگە لە هێرش و پەلامارەکاندا بەشداری قارەمانانی دەکرد ئەگەر بینە سەر بواری ڕاگەیاندن کاقادر ماوەیەک بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی بوو توانی برو بە ڕاگەیاندنی یەکێتی بدات و لە کاتی خۆی دابیکا بەسەر مەشقی ڕاگەیاندنی کوردی ئەگەر بینە سەرکاری هەواڵگری کاقادر ماوەیەک لێپرسراوی دەستگای زانیاری بوو سەردەمی کاقادر لە دەستگای زانیاریدا بە سەردەمی زێڕینی ئەو دەستگایە دادەنرێت چونکە توانی چەندین کادری بەتوانا پێ بگەێنێت و دەستگاکەش بکات بە دەستگایەکی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر دوژمنانی کورد و بەکارهێنانی بۆ خزمەتی خاک و خەڵکی کوردستان دواکاریشی کارگەڕی مەکتەبی سیاسی بوو ئەو کات ڕۆژانە پێکەوە داوامان دەکرد لە قەڵاچۆلان کە دەگەڕاینەوە بۆ سلێمانی ڕۆژانە تەعزیە و پرسەکانی شاری سلێمانیمان پێکەوە بەسەر دەکردەوە لە ساڵی 2001دا هەردووکمان پێکەوە لە ماوەی یەک مانگدا دەستمان لە کاری حزبی و حکومی و سیاسی کێشایەوە ساڵی 2005 کە جەنابی مام جەلال بوو بە سەرۆکۆماری عێراق پێکەوە داوەتی کردین بۆ بەغدا داوای لێکردین لە بەغدا پلی وەزاری وەربگرین هەردووکمان سپاسمان کرد و پێمانوت کێمە بێجگاری وازمان لە کاروباری حزبی و حکومی هێناوە پێمانوت ئەو لێپرسینەوەی جەنابەت بۆ ئێمە هەموو شتێکە و سپاسی وەفا و پێزانینمان کرد تەنانەت جەنابی مام جەلال بە کاقادری وت ئەگەر ناتێت پلی وەزاری وەربگریت دەمانەوێت بۆ باڵێزی عێراق لە هەر وڵاتێک پێت خۆش بێت چونکە پێشتر بەرپرسی ڕێکسنەکانی یەکێتی بووی لە ئەوروپا کاقادر دیسان زۆر سپاسی کرد و ئەوەشی ڕەت کردەوە کاقادر خاوەنی هەڵوێستی خۆی بوو و بەرگری لە هەڵوێستەکانی خۆی دەکرد ئامادەی باجانیش بوو لەسەر هەڵوێستەکانی هەرگیز بە پێچەوانی قەنەعەتی خۆی کاری نەکردووە چ لە ناو یەکێتی و چ لە ناو گۆڕاندا کاقادر نەگەر خۆی بەڵکو بنەماڵەکەشی تێکۆشەر بوون کەم ڕێکەوتۆ کە کوڕی بنەماڵە بازرگان و دەوڵەمەندەکان خۆشگوزەرانی شار بەجێ بهێڵن و ڕووبکەنە ژیانی سەختی شاخ و پێشمەرگایەتی بنەماڵی حاجی عەلیبەگ و کوڕەکانی لەو نمونە دەگمەنانە بوون لە ناو یەکێتی نیشتیمانیدا کە دەوڵەمەندی و خۆشگوزەرانی شاریان بەجێ هێشت و ژیانی سەخت و پڕمەترسی پێشمەرگایەتیان هەڵبژات کاک حەمەد جەزای ڕەحمەتی و کاک عەتا لە ڕۆژانی سەخت و دژواردا هاوشانی کاقادری برایان چێکی پێشمەرگایەتیان کردەشان و هەرگیز سەنگەری خەباتیان چۆڵ نەکرد کاک حەمەد جەزا و کاک عەتا لە پاڵ پێشمەرگایەتیدا بە هونەرەکەیان بەشداریان لە خەبات و تێکۆشاندا کردووە بە تایبەتی لە تیپی مۆسیقای شەید کارزاندا چەندین سرودی نیشتیمانیان دەسڕی و وری پێشمەرگیان لە کاتی شەڕەکاندا بەرز دەکردەوە هەروەها حاجی عەلیبەگی باوکیان ساڵانە بە پارە کۆمەکی یەکێتی نیشتیمانی و پێشمەرگەی دەکرد لەسەر ئەو کۆمەکەی یەکێتی و ناردنەدەروی کوڕەکانی بۆ پێشمەرگایەتی ئەمنی سلێمانی لە زمانی بەعزدا خستیانە زیندانە و زۆر ئازار و ئەشکەنجەیاندا دواتر سەرباری تەمەن و نەخۆشی ناچاریان کرد سلێمانی بەجێ بهێڵێت و ڕووکاتە شاخ بۆ لای کوڕەکانی کاک بەکر و کاک عومەر کە دوو برایتری کاقادرن دوو کەسایەتی جوامێر و بە هەڵوێست بوون بەردەوام یارمەتی خەڵکی کەم دەرامەتیان داوا لە شاری سلێمانیدا لە کۆتاییدا گرنگە بوترێت کاقادر لە دوای خۆی ناوبانگێکی جوانی بەجێهێشت کە بۆ هەمیشە لە مێژووی کووردا بە پرشنگداری دەمێنێتەوە وەک حاجی قادری کۆیی دەفەرموێت مەرگ و ژین مثلی سێبەر و تاوە ئەوەی باقی بمێنێت هەر ناوە سپاس بەخوای گەورە کاقادر ناوێکی جوانی لە دوای خۆی بەجێهێشت کە ئێستا هەمومان لێرە کۆبووینەتەوە و شانازی پێوە دەکەین لە خۆشەویستی منەوە بۆ جوانی و پاکی و دڵسۆزی کاقادر
وەسێتم کردو نزیک تا قادر بمنێژن ئەو وەسێتشم کردو بۆ ئەوەی هەر کەسێک هاتە سەر گۆڕی هەرێکێکمان چێتە سەر گۆڕی ئەوی تریشمان و سوورەتی فاتحە بۆ هەردووکمان بخوێنێت هەر بەرز و پیرۆز بێت یادی کا قادر گۆڕەکەی پڕ لە نور بێت دووبارە سوپاسانەکەم خواتان لەگەڵ قادری حاجی علی لە دوای تەواوکردنی هەموو قۆناغەکانی خوێندن و وەرگرتنی بڕوانامەی زانکۆ لە ناو ناز و نیعمەتی خێزانێکی خۆشبژێوە و ناوداری شاری سلەیمانیەوە پێچەوانەی زۆرێک لە کوڕە دەوڵەمەندەکانی تر ڕێگای سەخت و دژواری خەباتی پێشمەرگایەتی هەڵبژارد و چەکی پارێزگاری لە خاک و نیشتیمانەکەی کردەشان ئێستاش هونەرمەندانی بەڕێز کاکە کاروانی نەی و نەجمەدینی کار و جەنگین جەمال پارچە میوزیکێکتان پێشکەشەکەن
بە ناوی بنەماڵەی کا قاری حاجی عەلیەوە زۆر سوپاسی هەموو بە ڕێزانە ئەکەین کە تاجە گوڵینەیان هێناوە بۆ سەر مەزارەکەی لەوانە تاجە گوڵینەی بەڕێز کاک لاوری شێخ جەنگی، تاجە گوڵینەی بەڕێز کاک قوبات تاڵەبانی، تاجە گوڵینەی مەکتەبی شەهیدانی یەکێتی خاتوو چرا عومەر، تاجە گوڵینەی بەڕێز هەڤاڵ جەمیل هەورامی، تاجە گوڵینەی بەڕێز کاک فەریدون عومەر بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی، هەروە تاجە گوڵینەی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکان، تاجە گوڵینەی بەڕێز کاک فاروقی مەلا مستەفا و هەموو بەڕێزانەشی کە تاجە گوڵینەیان هێنابوو لێرەوە من بە ناوی بنەماڵەی کاقارەوە زۆر سوپاسیانەکەم. کە تۆ ڕۆشتی کوردستانم بە جۆرێ دڵی شکاوە، گوڵەکانی باخچەی شارم بێناز و سیس هەڵگەڕاوە، ئەی پیاوە تێکۆشەرەکەی ڕۆژانی سەختی شاخ و شار، تۆ کۆچت کرد ماڵە ئاواییت بەرەو شکۆی دوایین هەوار، بەسەر بەرزی ژیانت کرد سەرکردەیەکی خاکی بووی، لە خەبات تا پشتیوانی دەنگی خەڵکی ناڕازی بووی، هەمیشە لە بەرەی خەڵکە لە خەبات تا بە بێوچان، تۆ بووی بە سیمبولی نەمری و لە یادمانی سەر کردەمان. ئێستاش لاوانەوەیەکتان پێشکەشەکرێ لەلایەن هونەرمەند کاکە کاروانینەوە. هەروەها لەو بەڕێزانەی کە تاجە گوڵینەیان هێنابوو بۆ ئەم مەراسیمە، ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها بە بروسکەیەکیش هاوخەمی خۆیان دەربڕیوە لێرەوە من بە ناوی بنەماڵی کاقارەوە زۆر سوپاسیانەکەم.
ای پشمرده ای خونیست ای سرکرده ای گلو خاکی کسی اشکایی تکشان بیر کل مردم های باکی یاد بخیر سرکردگان خبات توی وان باش کردوان کاتەدا کە ئومێدێک بۆ چاکسازی بەدی ناکرێت و ڕۆژ بە ڕۆژ ژیانی هاونیشتیمانیان خراپتر دەبێت لە دەستدانی قادری حاجی عەلی خەسارەتێکی گەورە بوو بە تایبەتی بۆ بەرەی دەنگە ناڕازیەکان لەبەر ئەوەی سیمبولی گەشانەوەی ئومێدی چاکسازی و کۆکەرەوەی هێز و ئیرادەی بەرەنگاری بوونەوەی گەندەڵکاران بوو. کە قادری حاجی عەلی ئەو کەسە بوو کە بەدوای بەرپرسیارەتیان نەئەگەڕا چونکە خۆی بە بەرپرسیارە زانی بەردەوام بیری ئەکردەوە ئەی خوێندەوە خەڵکی ئەبینی بۆی بتوانێت بە زانیاری ڕاست بڕیاری ڕاست دروستکە. کاکادر هەمووچی کۆمەڵایەتی خێزان و خانەوادەکەی بوو هەمووچی هاوڕێیانی خەباتی سیاسی شاخ و هاوکارانی دوێنێ و نەیارانی ئەمڕۆی بوو هەم خۆشەویستی کاسبکارانی شار بوو کە ڕۆژانی هەینی لە چایخانەی شەعبەوە تا دەگاتە دوکاندارەکان بەسەری دەکردنەوە هەم دۆستی نووسەران و ڕۆژنامەنووسان و هونەرمەندانی سەربەخۆش بوو. هەر دۆست و نەیارێکیش لەگەڵ خوا لێخۆش بوو قادری حاجی عەلی ماوەڵەی سیاسی کردبێت شاهیدی ڕۆڵی جوامێرانەی ئەون لە هەوڵدان بۆ کوژاندنەوەی ئاگری ناکۆتی و بەدیهێنانی ئاشتی و تەبایی سیاسی